کاکە بۆ تۆ عادەتە و بۆ من عیبرەتە بە منەڵی جەماعەتەکەی حکوومەتی فندق ڕەشید بۆ ئەو هێزەی کە ئەڵێ هێزی تۆین لە بەغدا دەنجی تۆین لە بەغدا سەنجی تۆین لە بەغدا یەکێتی نیشتیمانی کوردستانە هێزی تر هەیە پەیوەندی خۆی تێکەدا هەتاکو و یەکێتی نیشتیمانی چاچی نەکاتەوە دوایین جادێڵەوەرە با یەک دەنگ لەبەر ئەوە ئێمە لەگەڵ یەک دەنگیان بەڵام ئێمە لەگەڵ ئەو سیاسەتەیانین بڕوامان بە بەغدا نییە ئەبێ لە بەغدا جابیتەوە ئەبێ وا بکەی ئێمە بڕوامان بە لوغەی تەهدید نییە ئێمە بڕوامان وایە عمقی استراتیژی عیلاقاتی هەرێمی کوردستان و عێراق بەغدایە کاکە بۆ تۆ عادەتە و بۆ من عیبرەتە بۆچی بۆ تۆ ئەچیتە بەغدا بۆ داواکردنی موچە کە من ئەچم لە بەغدا حکوومەتی خۆجێی شاری کەرکووکدا ئەمەزرێنم لەگەڵ بەرپرسانی ئەوەیە مفاوەزاتەکەم بۆ دانانی پارێزگارێکی کورد بە منەڵی جەماعەتەکەی حکوومەتی فندق ڕەشید بۆ